مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر موچە ئەمە یەکەم خۆپیشاندانیانە ئەنجامی دەدەن. خۆپیشاندانەکەیان بۆ ئەوە بوو داوا لە حکوومەتی عێراق بکەن ڕێگە بە هەرێم نەدات کات بکوژێت و لەمپەر بخاتە بەردەم بڕیارەکەی دادگای فیدراڵی و بە پەلە وردبینی لە ناردنی لیستی موچەدا بکرێت. هەر لێرەوە داواکارین حکوومەتی عێراقی و وەزارەتی دارایی عێراقی فیدراڵ یەکەم موچەی موچەخۆرانی هەرێم نەکەنە قوربانی گەندەڵی و ناشەفافەتی دەسەڵاتدارانی هەرێم. بە زووترین کات موچەی مانگی دووی موچەخۆرانی هەرێم بنێرن. دووەم لە زووترین کاتدا نووسینگە و لقەکانی بانگە حکوومەکان لە هەرێمی کوردستانەوە بکەنەوە. سێەم بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن موچەی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێم لە ڕێگەی بانکی تایبەتی بەرپرسانی هەرێم و منداڵەکانیانەوە دابەش بکرێت. بە دڵنیایەوە ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی کە لە بەرژەوەندی موسەخۆران و خەڵکی کوردستانە ئەبێ هەر هەمووی وەکو خۆی خاڵ بە خاڵ جێبەجێ بکرێ. ئێمە لە 22 کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان کرد و کۆنجومەنی مامۆستایانی پێشەنگ ئاگاداریمان بەلایەنە پەیوەندیدارەکاندا کە چاودێری بارودۆخکاکەین لە ئەگەری بەدەمەوە نەسوونی خێرای بڕیارەکان ئەوە ئێمە هەڵوێستی جدیمانە بێ و ئەم ڕۆژ لەگەڵ هاوپیشە و هاو هەڵوێستەکانمانە ئەم خۆپیشاندەمانەمان ڕێخستووە کە ئەمانەوێت پشتگیری بکەین لە هەموو بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەمانەوێت هەردوو لایانی پەیوەندیدار حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم جێبەجێکردنی خاڵ بە خاڵی ئەو بڕیارانەی دادگای فیدراڵیەوە بچن ئەوەی ئاگادارین حکوومەتی ناوەندی لە بەغداوە زۆر بەجددی هاتوونتە سەر خەت و ئەیانەیە خاڵ بە خاڵی بڕیارەکانی دادگای فیدراڵی کە لە بەرژەوەندی مامۆستا و موسەخۆرانە جێبەجێکەن. مامۆستایان و فەرمانبەران گومانی ئەوە دەکەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سەرقاڵی دروستکردنی ڕێگریە لە بەردەم بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆیە دەڵێن نامانەوێت حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک دەزوەردان لە بڕیارەکەی دادگادا بکات. وەکو ئاگادارن هەمیشە دەسەڵاتی سیاسی چۆنەڵی شایعی ئەوە بڵاوەکاتەوە کە خۆپیشاندان و فشارەمەدانەکان کاریگەری نییە. الحەمدولله ئەمڕۆ ئێمە زاین گەشتۆتە قۆناغێکی زۆر باش و خەریکە بەرهەمەکەیە چنینەوە ئەگەری هەر هەنگاوێکە حکوومەتی هەرێمی کوردستان بێوێت ڕێگری بکات لە جێبەجێ نەکردنی ئەم قەرارانەوە بەدڵنیایە ئێمە هەڵوێستمانە بێ وەکو ڕابردوو کە ئێمە خەڵکانێکی خاوەن هەڵوێست بووین و فشارمان کردووە ئێمە فشارەکانمان بەردەوامە بێوە لە ڕاستیە ڕەنگە جارێکی تر ئێمە پرۆسەی مەکتەب و خوێندەواری پەک بکەین. ئەم شتە سەر بگرێت هەڵبەتە دەبێت تەژ بگرێت چونکە ئێمە دەزانین دادگای فیدراڵی هیچ کەسێک بووی نەتەنعیل لێدا هیچ کەسێک بووی نییە ڕەتی بکاتەوە و دوجار ئینشاڵڵا جێبەجێ دەبێت حکوومەتی عێراقی چونکە لەسەر خەتە بۆی ئەم کێشەیە ڕاستەخۆش ئێستا باسی هەژماری منش دەکەن هەژماری من بەڕاستی کێشەکە لەکوێ دای کۆمپانیە ئەگەر باتای حکوومەت بیایە هیچ کێشێک نەبوو چونکە ئێستا قازانجی هەژمارەکە دەچێت بۆ حکوومەت بەڵام ئێستا دەچێت جیشتوانی کۆمەڵ کۆمپانیا بەداخەوە حکوومەتی هەرێم ینی دامەدەستگاکان هەم کردو بە کۆمپانیا کە ئەو جێگای داخە نەکبووە بەسەر لە عێراق هەموو شتەکان ئێستا مەسەن لە عێراق ئەم ئەگەر بێت و ئەم نەبێت چۆن ئەم باخانە بێنە هەرێمی کوردستان هین هەیە چۆن دەڵێ سلفە هەیە سلفەی خانوبەرە هەیە سلفەی زەواج هەیە هەموو سلفانە دێتەوە جێگای خۆی بۆیە ئێمە تاکید لەسەرەوە دەکەین بۆ هاتوون کە ئەم بڕیارە حکوومەتی هەرێم چۆن دەڵێ دەستەدێسی پێ نەکات و لە کاتی خۆیدا جێبەجێ کا بۆ ئەوەی ئەم خەڵکە لەم ناڕەحەتی و ناخۆشی ڕزگاری بێت کە چەند ساڵە ئەمە چەند دەڵێ زەجر دەچێشین و ناڕەحەتی دەچێشین. مامۆستایان و فەرمانبەران وە خۆیان دەڵێن دوای 4 مانگ لە خۆپیشاندان و ناڕەزایی هەوڵەکانیان بە ئەنجام گەیشتووە ئێستا کە هەموو بربەستەکانیان بڕیوە بەم خۆپیشاندانیان دەیانەوێت ئەو پەیامە بگەێنن کە ئەگەر بویستێت ڕێگری لە جێبەجێکنی بڕیارەکەی دادگای فیدراڵی بکرێت ئەوە جارێکی تر دەگەڕێنەوە سەر شەقام. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.